بەڵێ سەرۆکی پەرلەمان پێشنیازی من بۆ بڕگەی دووەم لە مادەی سێیەم پێشنیاز دەکەم بۆ هەریەک لە پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان قەزای چەمچەماڵ لەو نرخەیە کە لەم پێشنیازی یاسایەدا تەثبیت دەکرێت ببەخشرێن چونکە ئەم ناوچانە زۆرترین قوربانیان داوە و وەکو ڕێزێک لە بەرامبەر قوربانیدانیان و سەبارەت بە ناوچەکانی تری هەرێمی کوردستان پێشنیاز دەکەم پێویستە ڕەچاوی دۆخی مادی و دەخلی ئەو خێزانانە لە بەرچاو بگیرێت کە ڕەنگە بەشێکیان لە ژێر هێڵی هەژاریەوە بژین بۆیە ئەو نرخەی کە لەم پێشنیازی یاسایەدا هاتووە ڕەنگە بارگرانێکی قورسی مادی لەسەر شانی ئەو خێزانانە دروست بکات بۆیە پێشنیاز دەکەم نرخەکان کەم بکرێتەوە بۆ هەر یەک مەتر دووجایەک بکرێتەوە بۆ 10,000 دینار بۆ ناوەندی پارێزگاکان 5,000 دینار بۆ ناوەندی قەزاکان 3,000 دینار بۆ ناوەندی ناحیەکان زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. گولستان خان. پەرلەمان سەبارەت بە مادەی سێ خاڵی یەکەم پێشنیارەکەم هەردوو ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ئیزافە بکرێت بۆ ئەو سەرۆکایەتیانەی کە ئەنجامەدرێت چکە لێرە تەنیا ئاماژە دراوە بە پارێزگار و سەرۆکی یەکە کارگێڕەکان. بۆ خاڵی دوو هەمیان پشگیری لە ڕای بەڕێز کاکبەڵێنەکەم کە بە ڕێژەی لە 115 بۆ هەموو شوێنەکان لە نرخی ڕاستەقینە دیاری بکرێت. بۆ خاڵێکی تریان کە بەڕێزان ئاماژەیاندا لەسەر هێزەکانی پێشمەرگە و ناوخۆ و شەهیدان و کەم ئەندامان من پێم باشە بەڕاستی کەم ئەندامانی سروشتیەوەی هەر لە سروشتەوە بۆ خۆیان کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتن یعنیوانە هیچ سەرچاوێکی بژێوی و داهاتیان نییە هاوکاریەک بکرێن ئەو خێزانانەش شمول بکەن بەوەی کە بەڕاستی لەمەدا ئەگەر چاوپۆشیکیان لێ بکرێت بۆی ئێمە بتوانین هاوکار و یارمەتیدەری ئەو خێزانانەش بین کە زۆرترینیان لە خێزانە کەم دەرامەتەکان کەم ئەندامن لەپاڵ ئەوەدا داواکارم بەڕاستی ئەو گوژمەیە کە ئەکەوێتە سەریان بە ماوەی ساڵێک لیان وەربگیرێتەوە ئەقساتەکان و لەسەر پاشەکەوتی موچە بە نسبەت ئەوانەی کە خاوەن موچەی دائیمین لە ناو دام و دەستگاکانی دەوڵەتە ئەو پارە و نرخیان لێ وەربگیرێتەوە. زۆر سوپاس. زۆر سوپاس. مژدە خان فەرموون. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان لە مادەی سێم بڕگەی دووەم من پێم باشە خاڵی یەکەمی بۆ جۆرە بێ ئەو کەسانەی سوودمەند نەبوون لە دەوڵەت بە نرخێک لە نێوان 15,000 بۆ 20,000 بێت بۆ 1 متر دووجا لە ناوەندی پارێزگا و بۆ قەزاکان 10,000 دینار بۆ 15,000 دینار بێت و بۆ ناحیە 5,000 بۆ 10,000 بێت. ئەوە خاڵی یەکەم. خاڵێکی ترم پێشنیاز دەکەم ئەو پێشنیازە یاسایانەی کە ڕەهەندی داراییان هەیە و دێتە پەرلەمانەوە وارسی شەهیدە سەربەرزەکان هەروەها ئەنفال کراوان و زائیدەن خاوەن پێداویستی تایبەت کە بەژمەینێترین چینی ئەم کۆمەڵگایان زۆربەی هەرە زۆریان لە هێڵی هەژاریدان پێویستە یاسایەک دەربچێت لەم پەرلەمانە کە ئەمانە لەو بەرگرانە دارایی کە دەکەوێتە سەریان لەو ئەرکە دارایانە ببەخشرن. هەروەها پشگیری لە قسەکانی بەڕێز کاکسیپان و کاکاوە دەکەم. بەڵێ زۆر سوپاس. کاک موسلیم فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو ڕێژەیە کە وەک بەهای ئەو زەویانە دیاری کراوە دەپرسم ئایا چێ دەتوانێت بزەبت ئەو ڕێژەیە دیاری بکە دیارە ئەو لێژنەیە لێژنەیەکی مشتەرەکی نێوان وەزارەتەکانە وەک ئاماژەی پێکراوە چونکە وەک ڕوونە لە نرخی زەوی لە شوێنێ بۆ شوێنێکی تر دەگۆڕێ جیاوازە بەتایبەت ئەگەر هاتو شوێنە زەویەکە تیجاری بێ بۆیە پێم وایە بێ نرخەکە پێویستی بە گوێرەی شوێنی بەهاو نرخی ئەو شوێنەیە خەمڵاندن و نرخاندنی زەویەکە بە پێی جوگرافیا شوێنەکان دانراوە بۆیە بە پێی نرخی شوێنەکە بێت باشترە ئەگەر ڕەچاوی ئەو حاڵەتە بکرێ و پشگیری لە برای بەڕێشم مامۆستاوایسی دەکەم چونکە بەشێکی زۆری ئەو زەویانەی کە هەن
لەسەر مڵکداری وەزارەتی ئەوقافن بۆیە پێویست دەکات من پێم وایە باشترە لەم لێژنەیە مشتەرەکە ئەوقافیشی تیابێت. دووبارە سپاس. زۆر سپاس. کاکێ ڤیدار فەرموون. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. ئەمە لەسەر مادەی سێم بڕگەی چوارەم قسە دەکەم کە شارەوانی بووی هەیە داواکاری بە خاوەنکردنی ڕەت بکاتەوە ئەگەر شوێنی خانوبەرەکە سەرپێچی بێت بۆ ماستەرپلان یان نەخشەیەک کەرتی وردەکاریەکان و زێدەڕوویەکە لەسەر تێچووی زێدەڕووکار لا دەبرێت و مافی هەیە ڕەفتار بە پاشماکان بکات. ئەوەی قسە دەکەم لێرەوەیە شارەوانی لە شوێنی نیشتەجێ بێ بە پارچە زەویەک ڕوبەڕووی 200 مەتر بێتن. بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز وەزیری شارەوانی کە لێرەی جەنابەت، دەبێ ئەم زەویە کە دەدرێتن ئەو هاوڵاتیە کە زەویەکە لێ دەڕوخێتن شوێنێک بێتن خزمەتگوزاری هەبێتن، ئاو هەبێت، کارەبا هەبێتن، قوتابخانە هەبێتن. و من پێشنیار دەکەم ئەگەر لە حاڵەتێک زیاتر بێت یان لە چەند حاڵەتێک بێتن هەموو ئەو شاری لەو شارەی لەو شوێنێک کە دەدێ کە ئەو سەرپێچیانە هەیە لە شوێنێک بێتن بۆ ئەوان. بۆ نمونە نەکو بە یەکێک بدێتن لە شوێنێک بێتن ڕاقی بێتن، لە شوێنێکی تر بدێتن گەڕێکێکی فەقیر بێت، پێم ناخۆشە و دەستەواژە بەکار بینم واستەکاری لێرەدا نەبێتن، شوێنەکە دیاری کراو بێت. چونکە بە گوێرەی نامەی ماستەر پلان ینی ماستەری قوتابیەک لە دهۆک لەسەر خانووی تەجاوز کراوە 68%. بەڕێز سەرۆکی پەرلەمان 68% ئەوانەی لە ناو خانووی تەجاوزەکاندانن کرێچین، واتە خەڵکی تر خاونیان هەیە 5 حتا 7 خانووی هەیە بە ناوی ئەوە کابرای کرێچی تێدایە. بۆ ئێمە بەس لەم وەکو جەنابی وەزیر باسی کرد لەم قانونە ئەوەیە کە زۆرترین خەڵی سوودمەند ببێتن کەەوە لەناو ئەو قانونەدایە. بۆیە من پێم خۆشە گەر جەنابی وەزیر ڕوونکردنەوە بداتن ئەو 200 مەترە لە کێ دەدەن بەو خەڵکەیە، لە شوێنێکە لە دەشتاییەکە هیچی بوو نەڕۆشتووە، چکو کابرا لە شوێنێکە خزمەت گوزاری بوو هەیە مناڵی هەیە هیچتە مەکتەب، ئایا ئەم زەویەی کە پێیان دەدرێتن لە کوێ شارەکە دەدرێتن و هەموو لە یەک شوێن دەدرێتن یان یەکێک لە شوێنێکی باشە یەک لە شوێنی خراپ. زۆر سپاس بۆم دەرفەتە. سپاس. کاک لوقمان فەرموون. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. من دوو تێبینیم لەسەر بڕگەی یەک خاڵ یەک لە مادەی سێ هەروەکو کاک شوان و کاک دکتۆر ڕێبواریش ئاماژەیان پێدا بێگومان نرخی خانوو لە گەڕەچێک بۆ گەڕەچێک، لە قەزایەک بۆ قەزایەک، لە نەحیەک بۆ نەحیەک جیاوازە. بە تایبەت ئەو قەزا و نەحیانەی کە ئەکەونە سەر سنوورەکان، ئەگەر بنمونە وەربگرین قەزای چۆمان لەگەڵ سۆران، قەزای پێنجوێن لەگەڵ کەلار، شوێنەکانی تریش وەربگرین جیاوازی گەلەگەلک زۆرە. بۆیە دیاریکردنی ڕێژەی 15 بۆ 15,000 بۆ 30,000 من پێم وایە ئەمە دادپەروەری لە جێبەجێکردنی ئەم یاسایەدا دەستەبەر ناکە. باشتر وایە نرخی خانووەکە چەندە ڕێژەیەک دیاری بکرێ بە ڕێژەی سەدی. من پێشنیازەکەم سەدادەی نرخی خانووەکە لە هەر شوێنێک ڕەنگە لە نەحیە قەزایەکە بێ خانوو بەشی 1 دەفتەر بێ یا 2 دەفتەر دۆلار بێ، لە شوێنیش ترێ بەشی 10 دەفتەر دۆلار بێ. بۆیە ئەمە نادادپەروەری لە جێبەجێکردنەکەی دروستەکە. بۆیە نرخی خەمڵێنراوی خانووەکە بە ڕێژەی سەدادە دیاری بکرێ بۆ ئەوی خانووەکانیان لەسەر تاپۆ بکرێ. و هەروەها پێشنیە پشتیوانی لە ڕێی سەلمەخان و دکتۆر ڕێبوار و کاک عوسمان و کاک مسلیمەکەم زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک سۆران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان، هاوڕام لەگەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمان بە خێراتنی وەزیرە پەیوەندیدارەکانەکەم، هاوڕام لەگەڵ کاک شوان کاک بەهجەت لەسەر ئەوەی ناکرێ وەک بەڕێز وەزیریش ئاماژەی پێکرد ڕێژەکان لە نرخەکان لە نێوان کەمترین و زۆرترین ئابێت، ڕەنگەوە ئیشکال دروستکالەوەی هەمیشە یا کەمترین بگیرێ یا زۆرترین بۆ خەڵکێک کە پێویستەکە ڕەچاو نەکرێت. لەگەڵەوەم ڕێژەی سەدی بەهای ڕاستەقینە 1 مەتر دووجای هەر شوێنێک دیاری بکرێ. ئیدی ئەو شوێنە نرخی کەمە زۆرە بە پێی بەهاکە لە 100 دابنرێ بۆ هەر مەتر دووجایەک. بەڵام مادەی سێ بڕگەی دووەم ئیشکالێکمان هەیە بەڕێز کاک باڵام بۆ باسی کرد، من پشتگیری یەکەم. تۆ گەڕەکێک زێدەڕۆیی کراوەتە سەر زەوی مڵکی گشتی، تەنها یەکە نیشتە جێبوونەکان ئیشکالەکەی حەلەکەی. لە کاتێکە لە بەردەمی ئەم یەکە نیشتە جێبوونانە بازار دروست بووە، دوکان دروست بووە، شوێنی کار و پیشە دروست بووە.
ئایا ئەمانە ئەڕوخێنی تەنها 200 مەتریەکانە یەڵیتەوە یا 300 مەتریەکانە یەڵیتەوە هی نیشتە جێبوونە یان جارێکی تر یاسایەک تەنها بۆ هەمان ئەو شوێنانە کە دوکان و شوێنی کارن دەربکەین ئەمە ئیشکالێکی گەورەیە بۆیە دەبێ چۆن دەڵین بەهای ئەو زەویانی زێدەڕۆیان لەسەر کراوە بە خانوبەرەی نیشتە جێبوون یان دوکان و شوێنی کار و بازرگانی معالەجەی کەین ناکرێت تۆ گەڕەکەکە تاپۆکەیت ڕیزی پێشەوەی هەمان ئەو شوێنەی تەجاوزە دوکانێکیشی کردووە دوکانەکەی بڕوخێنی یا چی لێکەڵی نەخێر ئەمە هەر با تەجاوز بێت تۆ تاپۆکەم لەسەر یەک ئەرز هیوادارم لیژنە پەیوەندیدارەکان زانین ئایا ئەوە چی لێکراوە سەبارەت بە خاڵی دووەم لە بڕگەی دووەم بۆ ئەو کەسانەی سوودمەند بوون یعنی من سوودمەند بووم چوشم تەجاوزم کردوتە سەر زەویەکی مڵکی گشتی لەوێ تاپۆیکەن لەسرم بە لە 150 نرخ ئەمە بەڕاستی دادگەریتیانە ئەوەی تەجاوزی کردووە و سوودمەند بووە دەبێت بە نرخی ڕاستەقینەی ئەو شوێنە پێی بدرێ یان هەر پێی نەدرێ بۆ پێدەیت سوودمەند بووە و تەواو خەڵک هەیە لەم هەرێمی کوردستانە نە دەسەڵاتی تەجاوزی هەبوو نە سوودمەند بووە ئەمیش سوودمەند بووە و دەسەڵاتی تەجاوزیشی بۆ بە نیوەی نرخی دەیتێ بەیانی بە قیمەتی حەقیقی فرۆشێتەوە دادگەری جێبەجێ ناکا لەوێ بڕگەی چوارەم نەفسی شت دووبارە بۆتەوە کە ئەگەر کەسێک ئیشکالی بۆ ماستەر پلان دروست کرد بێت دیارە شوێنەکەی گرنگە بۆیە ئیشکالی دروست کردو بە ماستەر پلان تۆ دێیت لە شوێنێکی تر 200 مەترێ دەیتێ بە بێ مقابل و ئەگەر سوودمەند بوو بێ بە نیوەی نرخێ دەیتێ نەخێر ئەگەر شوێنەکەی تێکدانی ماستەر پلان بێ یا دەبێت لە هەمان شوێنی زیادە ڕۆی لەسەر کرا و قەرەبوو بکرێتەوە بەو ڕێژە و نرخانەی کە لە بڕگەکانی پێشوو دیاریەکرێ یا ناکرێ من تەجاوزم لە شوێنێ خراپ کردووە بە بێ مقابل 200 مەترم لە شوێنێ باشا بدەنێ وەک کاک هێویدار وتی هاوڕام زۆر سوپاس سوپاس بەڕێز دکتۆر محەدین فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان وتەکانی من کران پشتگیری کاک شوان و کاک سۆران دەکەم زۆر سوپاس بەڵێ زۆر سوپاس بەڕێز دکتۆر شێرکۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە ئەو بڕگەی یەک کە باس لە پارە ئەکا دوو مەترسیتیایە یەکەمیان بۆ ئەمڕۆ 15 بۆ 30,000 ئەی بۆ 3 ساڵی تر ئەو نرخە چی لێت کەوابێ ئەمە ئەبێ تەوزیحێ بکەین وەکو جەنابی وەزیر ڕوونی کردەوە کە ئەمە خەمڵاندن نییە ئەمە بەدەلی ئەو شتەیە بۆیە کاتێکە وترێ خەمڵاندن بە معنایەوەی ترێ بێت تەقدیرات و حساباتی تری زۆر تێبکەوێ و ئەمان بە ئاقارێکی مەترسیدارە خەمڵاندن ئەمە بەدەلە بۆ ئەوانەی کە بە ناچاری تەجاوزیان کردووە بۆ نیشتەجێبوون ئەوە یەک دوو یا بڵین بڕگەی دووهەم بەم شێوەی بۆ زیاد بکرێ کاتێکاڵێ بەهای ئەو زەویانی کە زێدەڕۆیە لەسەر کراوە بە خانوبەری نیشتەجێبوون نرخەکانیان بەم شێوەیە دیاری دەکرێت ئەم دێڕەشی بۆ زیاد بکرێ بۆ حەلکردنی ئەو سەقفە زەمەنیەی کە کەی پارەکە با چونکە ناکرێت بە چونکە باسی لێوە نەکراوە کەی پارەکە با بۆیە ئەم دێڕەی بۆ زیاد بکرێت کە دەبێت لە ماوەی 30 ڕۆژ لە بەناوکردنی کۆتایی ئەو پارەیە بدرێت چونکە ئەگەر ئەمە نەبێ بە مەفتوحی ئەڕوات و پارەکە یعنی سەقفێکی زەمەنی نابێت هەروەها لە بڕگەی دووهەمە ئەمەی بۆ زیاد بکرێت چونکە لەوانەیە لە حاڵەتێکە ئەو خەمڵاندنی ئەو زەویە کەمتر بێ لەم سەقفەی کە دانراوە کەمتر بێ لەو حاڵەتەیە بەمەی کە دانراوە ئەگەر بەرزتر بێ لە خەمڵاندنەکە بۆی حساب بکرێ یان بەو کەمترە کەواقعی حاڵە و کەمترە بۆیە ئەم دێڕەی بۆ ئیزافە بکرێ ئەگەر نرخی ڕاستەقینە کەمتر بوو لەم بڕانە ئەوە نرخی ڕاستەقینەی لێوەردەگیرێت ئەگەر نرخەکە کەمتر بوو خەڵاندەکە کەمتر بوو چونکە ئەوە لە ساڵحی ئەو ئەبێت ئەو بڕگەی دووهەمە کە باس لە مەسلەی لە 150 و ئەمانەکە جاری یەکەم جەنابتان باش ئەزانن کە سوودمەند بوون بۆ دوو جاریان لە جارێک زیاتر لە دەوڵەت یەکێک کە وازانم یا مەبدەئە یا قانونە و وابزانم بڕیارێکی
کۆنی هەر مەجلیسی قیادی سەوری عراقی ئەو سایە کە لەسەری هاتۆ تا ئێسا کە هاوڵاتیەک نابێت دوو جار سوودمەند بێ لە مڵکی گشتی لەبەرەوە لێرەیە کە باس لەمەی کە ئەڵێ لە 150 لە 100 یعنی ئەوە ڕێک تەعارضە لەگەڵ ئەوەیە چونکە جارێک سوودمەند بووە ئەم جارش بە جۆرێک لە جۆرەکان سوودمەندە بۆ ئێمە لەگەڵ ئەوەم کە ئەم دووە هەر لا ببرێ یعنی باسی بە چەند بۆی تەخمینەکرێوانە هەر لا ببرێ بۆەوەی کەیتر واقعی حاڵ چۆنە تەخمینات چۆنە ئاوا بێ حساب بکرێ و باسی سوودمەندبوون بۆ دووجار یعنی ڕێی پێ نەدرێت لەبەرەوەی کە تەعارضەکە لەگەڵ ئەسڵی یاساک خاڵی چوارم کە ئەڵێ لەبەرەوەی ئەوە لا ئەبین ئەو کاتە خاڵی چوارم کە ئەڵێ ئەگەر زیادە ڕۆکار پێشتر سوودمەند بوو بێ ئەوە بە نرخەکانی دیاریکراو لە مادەی سێ بڕگەی دوو خاڵی دوو لەم یاسایە قەرەبوو دەکرێتەوە ئەو کاتە ئەمەش یعنی خاڵی چوارەمیش تحصیل حاصلە کە ملحقە بە بڕگەی دوو ئەویش هەر ئەبێ لا ببرێ و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک حکمەت فەرمونون. بەرێز سەرۆکی پەرلەمان خێراتنەکە گەرم لە هەردوو وەزیرم بەرز دەکەم پێشەکی و پشتگیریە کاک بەهجەت و کاک شوان دەکەم زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس کاک مەلا ناسر. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی سێ بڕگەی دوو پشتگیری لە وتەکانی کاک عوسمان سێدەری و ماوەسا زیاد و کاک لوقمانەکەم و خاڵێکی ترم هەیە لێرە من داوا ئەەکەم بۆ پێشمەرگە دیێرینەکان بەڕاستی ڕاستە پێشمەرگە دیێرینەکان هەمویان سوودمەند بوونە بەڵام لە ساڵی نەوەتەکانە هەمویان ئەو زەویانیان فرۆشتووە بە 2000 دینار 3000 دیناری سووسری ئەو کاتە هەمووی بۆ مەعیشەت و ماڵ و مناڵ بووە بۆیە هیچ شتێکیان نەماوەتەوە لەوانێ زیادە ڕێویان کرە بۆیە ببەخشرێن لەو زیادە ڕێوە. بەڵێ زۆر سپاس کاک سەرکۆ فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەموو لێرە کۆک بووین لەسەر ئەم یاسایە کە بۆ دەوڵەمەند و دەسەڵاتداران نییە بەڵکو بۆ هەژاران و کەسانی بێلانە و کەم دەرامەتە بۆیە پشتگیری هەر بۆچوونی ئەو برادرانەکەم کە داوای کەمکردنەوەی نرخیان کردووە لە شار و شارۆچکە و ناحیەکان بە تایبەت بەڕێز کاک دیار کاک لوقمان کاک عوسمان سێدەری هاوڕا و پشتیوانی تاوی قسەکانی کاک سۆران عومەر دەکەم زۆر سپاس. زۆر سپاس سەرچنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە وتەکانی دکتۆر شێرکۆوەکەم بەڵام ئیزافەیەکشم هەیە لەسەر ئەو مۆزوعە لە مادەی لە بڕگەی دووەمە کاتێک کە دەڵێ ئەو نرخانە وەرەگیرێ ئەو بەهانە وەرەگیرێ هەبێ کاتێکی بۆ دیاری بکرێت چ کاتێک لەم زیادە ڕۆکارە وەرئەگیرێت چونکەەوە نەقسەیەکە لە ناو قانونەکە و ئەبێ جێگەی بکرێتەوە. خاڵی دووەمیشم ئەو مەتاتیە نەمێنێ لە بینی 30,000 بۆ 15,000 بۆ نمونە لە پارێزگاوە 10,000 بۆ 20,000 بۆ 10,000 یان 10,000 بۆ 5,000 بەڵکو حەدی ئەدنای وەربگرێ یعنی سیەکە بۆ 15 بەس بە تەنها بکرێ بە 15 بۆ پارێزگا و قەزاکەش بکرێ بە ناحیەکەش بکرێ بە 5 چونکە هەرچەنە لەگەڵ ئەمەیشە عنێ بە ئیزافەیە بکرێ بەرەوەی ئەو زەویە پارێزگاکانیش هە لە ناو خۆیانە جیاوازیان هەیە لە نرخە بۆ نمونە ئەگەر زەویەکی زیادەڕۆ لە پارێزگای هەولێرە نرخی زۆر جیاوازتر لە زەویەکی زیادەڕۆ لە پارێزگای هەڵەبجە لەبەرەوە یعنی ئەمە نەعەدالەتیەک دروستەکە لە جێبەجێکردنا ئەکرێ ئیزافەیەک لە دوای ئەوەی کە سعرەکەمان تەحدید کرد بە 15 و بە 10 و بە 5 لە کۆتاییشە ئەو دیێڕەی بۆ زیاد بکرێت ئەگەر نرخی ڕاستەقینەش لە حاڵەتێکە کەمتر بوو لەم بڕانە ئەوان نرخی ڕاستەقینەی لەوەربگرێن چکۆی احتیمالە ئەو 15,000 بۆ پارێزگای هەڵەبجە زۆر بێ نرخی ڕاستەقینەکە زۆر لەوە کەمتر بە حسابی ئەوە بکرێت بۆ ئەوەی ئەوانیش لەو مافە بەش بوو هەنێ شوێنی تری کوردستانیش بە هەمان شێوە. خاڵی ئەو لە 150 لە خاڵی دووەمە ئەوە لە سوودمەند دامش هە لەگەڵ ئەوان پێشتریش لە موداخەلەکە ماوتم ئەوەی کە سوودمەند بێت ئەسڵ وایە جارێکتر سوودمەند نەبێ لەم قانون لەبەرەوە یەک جارە بێ هاوڵاتی مستەفید بێت ئەوە هەر لا ببرێ ئەگەر لە حاڵەتێکیشا دەنگی نەیە ناولانە برا ئەو لە 150 بکرێ بە لە 100 یعنی نرخی حەقیقی خۆی لەوەربگیرێ بۆ لە 150 لەوەربگیرێ. لە خاڵی بڕگەی چوارەمیش یعنی بەلامەوە سەیرە کاتێ بە پێی بڕگەی چوار لە مادەی دووی ئەم یاسایە ئەو داواکاری ئاراستەی ئەو لیژنەیە ئەکرێت کە بە سەرۆکایەتی پارێزگار و ئەو کەسە معنیانە کە دانراوە لیژنەیەک دروستەکرێت داواکاریەکە ئەوان وەریەگرن و ئەوان تاوتوی ئەو مۆزوعەکەن
بەڵام کێ ڕەدیەکاتەوە شارەوانی ڕەدیەکاتەوە ینی من داواکاری پێشکەشی لیژنەیە بکەم ئەو سەلاحەتی نەبێت لە هەمان کاتە دیراسەیشیەکە بەڵام شارەوانی سەلاحەتیەوە هەیە بە ڕەدیکاتەوە ئەمەش ئەبێت ینی یەکلایی بکرێتەوە کە ئاڕاستی کوێکرا داواکاری ئەو بۆ هەیە بە ڕەدی بکاتەوە چەنە ئەوە جیاوازە لەوەی کە شارەوانی خۆی بە خاوەنەکە بەس بۆ ڕەتکردنەوەکە ئەبێ بدرێتەوە دەستی ئەو لیژنەیە کە داواکاریەکەی ئاڕاستەکرێت و دەستان خۆش بێ زۆر سوپاس زۆر سوپاس کاکاروان بەڕێستەرۆکی پەرلەمان بەنسبەت مادەی سێم لە بڕگەی یەکەم کاتێک کە باس لەوە دەکرێت لیژنەیەک بە سەرۆکایەتی پارێزگاریان سەرۆکی کارژێڕەکان پێک بهێنرێت من پێم وایە تەناقضێکی ئیداریمان بۆ دروست دەکاوە باشترە کە خۆی ئەم لیژنەیە نەک شارەوانی تێیدا ئەندام بێت بەڵکو خۆیان سەرپەرشتی لیژنەکە بکەن و وەزارەتی شارەوانی ڕاستەوخۆ بۆ پێیکەوە بابەتەکە معنیە بە وەزارەتەکە خۆیان جیەتی سەرەکی بن لە بڕیاردان و یەکلایکردنەوەی کێشەکان بەنسبەت بڕگەی دووەم لە خاڵی یەکەمی تاو پشتیوانی قسەکانی کاکشوان و کاک دکتۆر ڕێبوار و کاک لوقمان و کاک زیاد و هەواڵانی ترم ئەمە ڕەنگە کێشەیەکی گەورەمان بۆ دروست بکات بەنسبەت ئەو زەویانەی کە هەن ڕەنگە لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی تر ستارەکانیان یەکجار جیاواز بۆ و کاک زیاد ئاماژەی پێکرد بە جۆرێکە کە ڕەنگە لە زۆر شوێن تەنانەت پارەی خەمڵاندنی نەکەش نەکرێت بۆی وا باشەکەیان تەوحیدی ئەسعار بکرێ خود خەمڵاندنێشی کامل بکرێت بۆ موزەویەکان و یەکشت بێت بەنسبەت بڕگەی دووەم خاڵی دووەمی تاوا پشتیوانی قسەکانی کاکسۆرانم ناکرێت کەسێک سوودمەم بێتێمە لە پەرلەمانی کوردستان کە خۆمان یاسا دەردەکەین پێچەوانەی یاسایشتر هەنگاو بنین و پراکتیزێم ئەم خاڵە بکەین بۆ خاڵی چوارەمیشە لە هەمان مادەدا کاتێک کە باس لەوە دەکەین کە شوێنی خانوبەرەکە سەرپێچی بێت بۆ ماستەرپلان من پێم وایە بەشێکی زۆریان کە سەرپێچین بۆ ماستەرپلان خۆی لە ئەساسدا ماستەرپێچیە زێدەڕۆیی کراوە لەو زەویانەدا ئەگەر ماستەرپلانەکەەوە لە ڕووی زمانەوانی شەو کێشەیەکی تێدا ئەگەر شوێنی خانوبەرەکە سەرپێچی بێت بۆ ماستەرپلان ئایا ئەو ماستەرپلانی کە ئێستا هەیە لە ڕووی شارەکانەوە یا ماستەرپلانی کە لە داهاتوودا ئەندرێت تاو ڕام وایە ئەگەر سەرپێچی بێ بۆ ئەو شوێنە حساسانەی کە لە ماستەرپلاندا هەن وەکو خەستەخانە وەکو شوێنە گشتەکان هەڵبەت دەبێت تێک بدرێت قەرەوو بکرێنەوە دواتر بەڵام ئەگەر شوێنێک لە چوارچێوەی ماستەرپلانی تازەدا بێت و خانوویەک بێت کە زێدڕۆی تێدا کرابێت حەق نییە بچێتە چوارچێوە بۆ پێم وایە کە دەبێم خاڵ دەستکاری بکرێت و پشتیوانی قسەکانی کاک باڵام بۆ دەکەم لەوەی کە فعلەن حەق خۆیەتی کە وەزارەت شارەوانی تاو دەستکراوە بکرێت بڕگەیەک بۆ مەزیاد بکرێت ئەو شوێنانی کە بەستی بازرگانی بەکارهێنراون لە حەقی خۆیەتی کە وەزارەت شارەوانی توان تێکیان بدات چۆ تۆ چارەسەری کێشەکەت کردو بۆی کە زەویەکان تاپۆ دەکەی و خانوبەرەکە تاپۆ دەکەی بەڵام بە نەتیجە بینایەکەیە دروست کراوە لەسەر 200 متر ئەم بینای بازرگان لەوە هەموو خانوە چیرە دەکەی تاپۆی دەکەی یان دەیڕوخێنی بۆیە حەق خۆی دەسڵاحی تاو بە جاچی بە بڕگەیەک یان بە مادەیەک یا خودیش بەسڵاحەتی بڕیاری پێدرێت کە وەزارەت شارەوانی بتوانێت بە بکات و معالەجەی بکات سوپاس زۆر سوپاس کاک مەلا عوسمان فەرموون بەڕێز سەرۆکی پەرلەمان معلومە کە ئەو بەناوکردن و تاپۆکردنە لە پێناو تەجاوزکردن نییە واتە هەر کەسێک تەجاوز بکە و تاپۆیەکی بۆ بکەیت زۆر کەسی وا هەیە لەو چوارچێوە مڵکی باو باپیرانێتی بەڵام سەنەدی نییە واتە لە گوندێک دانیشتووە گوندە کاتی خۆی چۆلەوانی بۆ ئێستا وەتە شار سوپاس بۆخوا دەکرێت ئەو دوو کەسە بە یەک چاو سیر بکرێن هەم بە ناوی تەجاوزکار ناوی بهێنرێ هەم پارەی لێ بستێنرێ بۆیە بەڕاستی من لە دانانی نرخەکان تێبینیم هەیە توش کێشە و گرفتمان دەکا پاڵپشتی وتەکانی هاوکارانم کاک هێویدار ئەحمەد و کاک سۆران عومەر دەکەم زۆر سوپاس بەڵێ زۆر سوپاس کاک مەم بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی مادەی سێ بڕگەی یەکەمیان منوکو چۆن پێشتر ئاماژەم پێکردکە بێ پێناسەکان لە ناو مادەی یەکەما جێگەی بکرێتەوە بۆیە لێرەیە پێویستمان بەوەیە پێناسەی لیژنە بکەینەوە بۆی پێویست بم دوو دیێڕە زیادە ناکە ئەوەی کە ئەڵێ لیژنەیەک بە سەرۆکاتی پارێزگاریان سەرۆکیەکە کارگەڕەکان وەدای ئەوانە بەم شێوەی لێکرێ کەت بکرێ بگوێزرێتەوە بۆ یەکەم نایبنەی لیژنەیەک لە چەند کەسێک پێک دێ بە سەرۆکاتی پارێزگاریان سەرۆکیەکە کارگەڕیەکان و ئەندامێتی لایەنە پەیوەنددارەکان لە وەزارەتی شارەوانی وەزارەتی دارایی و کشتتوکاڵ و ئەندامێتی ئەوانەی تێدا بێت بۆ چ شتێک ئەو ئەمەنە ئەگوێزینەوە بۆ مادەی یەکەم لێرەیە لە دوای ئەوە کاڵێ بەمەبەستی ئەبێ بە بڕگەی یەکەم بڕگەی یەکەم بڵین لیژنەیەک بۆ دیراسەتی ناوە بۆ هەڵسەنگاندنی داواکاریەکان و دڵنیابوون مەبەستمان کە وتمان لیژنەیەک بۆ ئەوە پێک دێت ئەو لیژنەیەکە لە مادەی یەکەمان ناساندومانە لیژنەکە لەمە ئەم شتانەیە ئەوەی کە سەرۆکی پارێزگار یا سەرۆکیەکە ئیداریەکان سەرپەرشتیەکە لیژنەیەک بۆ ئەوە پێدێ بۆ دراسەکردن و بە خاوەندارێتیکردن هەتا دوایی بۆ شێوەیە مێنێتەوە
واتە پێناسەی لیژنەمان ئەبێ بۆ یەکەم کە بزانی مەبەست لە چییە بەنسبەت بڕگەی دووەمیان و ئەوانەی کە جێگیر کراوە ئەوانەی کە لە خاڵی یەکەم و لە خاڵی دووەمە ئاماژەی پێکراوە لە بڕگەی دووەمدا من پێشنیازم هەیە ئەم ضرورەتی ئەمە بۆ چ شتێکە ئێستاکە دەستنیشانیان کردووە لە راپۆرتە هاوبەشەکەیە 15,000 دینار بۆ 30,000 دینار حکمەتەکە لەمەیە ئەم نرخانە بەم شێوەیە بمێنێتەوە بۆ نمونە لە ناحی کەس نەزان نرخی زەوی زۆر جیاوازە لە ناحی ڕزگاری سموت و لە قەزای پێنجوێن نرخ جیاوازە لە قەزای دوکان بۆیە ئەم نرخانە یان لە ناو مرکزی شاری هەولێرە نرخ جیاوازە لەگەڵ مرکزی ناو شاری هەڵەبجە ئەم مەسلەی ئەم نرخانە بۆیە لە 15 تاوەکو 30 کە ئەمێنێتەوە و کاتە تۆ توانی بۆ ناو مرکزی مەدینە 30,000ەکە لە هەولێر حسابکەی بۆ ناو هەڵەبجە بۆ نورە 15 حسابکەی کێ حسابەکە ئەبێ بوترێ لیژنە ئەوە دەستنیشانەکە بۆیە سیاقەکەی من بەم شێوەیەکە بۆی زیاتر هاوکار بم بۆ هاوڕیان لە لیژنەی هاوبەش و بۆ پەرلەمان تارانی بەڕێز بڕگەی خاڵ یەکەم بەم شێوەیە ئەو کەسانەی سوودمەند نەبوون لە دەوڵەت بە نرخێک لە نێوان وەکو خۆی 15,000 دینار وەکو خۆی هەمووی تاوەکو وەکو خۆی دەخەمڵێنرێت و نرخی هەر مەتر دووجایەکیش لەسەر ئاستی ناوەندی پارێزگا و قەزا و ناحیەکان دیاریکراو دەبێت پێشتر بە بڕیاری لیژنە دیاری دەکرێت ئەوەی کە محافظە دیاریەکە ئەوان لیژنەکە دەستشانیەکەن ئەڵێن لە قەزای دوکان نرخی زەویەکی تەجاوز بە 20,000 دینارە بەڵام لە قەزای پێنجێن بە 10,000 بۆ نمونە بڕگەی دووەمیان هەڵبەتە ئەمە ناکۆکە ئەوەی کە پەیوەنددارە بەوەی بە بڕگەی دووەمی مادەی پێنجەم کە ئەمانەوەکو مەحسوب حسابەکرێن کە سوودمەند بوون لە دەوڵەت هەڵبەتە جەنابتان ئەزانن و پەرلەمانتارانی بەڕێزی ژەزانن بە پێی قانون نابێت دووجار سوودمەند بی بەڵام ئەمە لەبەروی مامەڵە لەگەڵ واقعی حاڵەکە ئیستیسنایەکی دروست کردووە بۆیە من پێشنیازە کە مادام ئەگەر وەکوی لە هۆکارەکانی دەرچوادنی ئاماژەی پێکراوە پێویستەکە بڕگەی دووەم مادام مامەڵەیە لەگەڵ واقعی حاڵە من لەگەڵ ئەو بۆچوونەیەم کە بێم پارێ زیاد بکرێت لەبەروی پێشتر سوودمەند بوون و تەجاوزیش کراوە ئەمە نامەوێ وا لێک درێتەوە بڵێم کەم کرێ خۆتوانم بڵێم کەم کرێ بۆ ئەوەی متەجاوزێک زیاتر مستەفید بێ ئەمە ڕەنگە وەکو پروپاگەندەیەکی سیاسی لە خزمەتی ئەو کەسانەیە بێ بەڵام ئەمەی کە منطقی سیاسیە منطقی ببوورە ئەوەی کە منطقی قانونیە منەڵێم بۆ ئەوەی کە داهات زیاد بکرێ پێشنیازەکەم ئەم 150 بکرێتە 175 بەنسبەت بڕگەی سێ من ملاحەزەیەکم نییە بەڵام بڕگەی چوارەمیان کاتی ئەڵێ شارەوانی بۆی هەیە پێویستەکە لە مادەیەکە مەبزانی شارەوانی مەبەستمان لە کێیە مەبەستمان لە سەرۆکی شارەوانیەکانە مەبەستمان لە وەزارەتی شارەوانیە ئەبێ ئەم مەسەلانە واضح مەبەست چییە شارەوانی پەیوەندیدار فەرموو بەڵێ لە بڕگەی چوارەمە ئەگەر جەنابەت دیقەت بی شارەوانی بۆی هەیە نەیوتۆ شارەوانی پەیوەنددار جا شارەوانی بۆی هەیە من پێم وایە ئەم دەسەڵاتە بدرێتە وەزارەتی شارەوانی لەبەر ئەوەی دەست نەدرێتە سەرۆکایەتی شارەوانی ناحەیەک ئەو نرخانە دیاری بکە یعنی وەزارەتی شارەوانی لە بڕگەی یەکەمە مادەیەکەمە گەر ئاماژەی پێکرا بێ شارەوانی بۆی ئەبێت کاتێکی زۆر سپاس ئەوەیە کە بەنووسین بیگەنەرە لیژنەوەندیدارەکان دەست خۆش بێ کاگە بووبەکر فەرموون من پشگیری لە قسەکانی کاک دکتۆر ڕێبوار و دکتۆر شێرکۆ جەودەت و کاک زیاد و کاک سۆران عومەرەکەم کە لەسەر بنەمای جوگرافی نەبێ بە نیسبەت ڕێژەکان نامێ قسەکە دووبارەکەمەوە دووەم ئێمە دەڵێن ئەمە زۆربەی بۆ هەندێک توێژی کەم دەرامەت و ئەوانەیە کە ئیسفادە بکەن بەڵام حکومەتیش ئیسفادەکە بۆی ئەم خەڵکە بە فعلی ئیسفادە بکە کاتیەوە هاتووە کە قسەیەکی ڕوون لەسەر ئەم مەسەلەیە بکەین کە پێی ئەوترێ پاشەکەوتی موچە بۆیە ئەو توێژە کەم دەرامەت و هەژارانە ئێمە با لەم یاسایەدا بەشێک لەو نرخەی کە دەیدەن ڕێژەیەک بێ من ناڵم هەمووی عەرەبوتەنی ما لا یودرەکە کولوه لا یودرەکە جولوه با ڕێژەیەک لە بۆ نمونە لە 110 یان لە 120 ئەو خەڵکە کە دەیدا با لە پاشەکەوتی موچەکەی بیدا ئەمە هەم متمانەی خەڵکە گەڕێتەوە کە ئەو پاشەکەوتە نافەوتێ چکەوە 5 ساڵی چەند ساڵێکی بەسەدا تێپەڕیوە لەبەرەوە کاتیەوە هاتووە لێرە لا ئێمە بە جوزئیش بێ ئەگەر ئەم مافە بژێڕینەوە بۆ موچە خۆران و بۆ هاوڵاتیانی هەرێم بەوەش جیاوازی نێوان چین و توێژەکانیش کەمەکەینەوە ئەم یاسایە لە هەموو مادەکانیدا باز لە ناوەندی پارێزگا و قەزا و ناحەیەکە بەڵام هەندێک شوێنی ترمان هەن شارۆچکەن کۆمەڵگان یان شارەدێن هەندێکیان شارەوانیان هەیە و هەندێکیان نیانە بۆیە بێ
ئەوەش معالەجە بکەین لە کاتی داڕشتنەوەی یاساکەدا لە کاتی سیاقەکردنا. زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر ئیسماعیل فەرموون. بله سروک پارلمان هیجا دست بکی هم خیراتنا وزیرت پیوانی دارد کن خیر بین سرچوبا دو از پشتبانی پشتگیریا دکتر شیرکو خشکا سرچنارد کم اضافة از پشتبانی وان بران کم حوالان کم اوید گوتی خودان پیداویست تایبت جی بین عفو کرن نرخی وان عرض تجاوز کری. سپاس. کاک سروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا خۆزگەم دەخواست یەکەم کەس بام چونکە پشتگیری بەدەست نانم تازەگەر پێشنیاری من پەسەندیش بێت نازانم چونکە دەبێت سێ کەس پێشگیری بکات بەڕای من ئەمن پێشنیاری من وەکو سەروانەوەیە ئەو زێدەڕۆییە کە کرایە خۆ پەرلەمان هەبووە حکوومەت هەبووە شارەوانی هەبووە وەزارەتی شارەوانی هەبووە هەموو بەڕێوەبەرهاتیە شارەوانیەکانیش هەبووینە کەواتە ئەوەی ئەگەر زەوی بەو جۆرە پێیان بدرێت بەڕاستیەوە دەچێتە قالبی فرۆشتنەوە بەڕای من وەکو پێشنیارە من پێشنیار دەکەم هەر پارە لە هیچ کەسێک وەرنەگیرێ بەڵام ڕێگیری بکرێت لەم ڕۆ بەدواوە کە زێدەڕۆیی نەکرێت بۆ لەبەرەوەی پێشنیاری من ئەوەیە کە پارە لە هیچ کەس وەرنەگیرێت بەڕاستی ئەوە مجامەلەش نییە بۆ خۆ دەرخستنیش نییە بۆ ئەوی محیبەتی دوو کەس بەدەست بێنم چونکە باجەکە دەبێ حکوومەت بیدا چونکە حکوومەت هەبووە کە ئەو شتەکرایە خۆ پۆلیس هەبووە پێشمەرگە هەبووە ئاسایش هەبووە هەموو هەبووینە و زێدەڕۆیش کرایە بۆ هەژارێک پارە بدات ئەوڕۆ ئەوەی تریش بۆ پشتگیری پێشنیارەکانیش ئەگەر نەش بەخشرێن ئەو هاوڵاتیانە بەڵام کەمترین پارەیان لێوەربگیرێت ئەوەی پێشنیاری کێ لە هەمووان کەمتر بووە ئەو پێشنیار دەکەم پێشنیاری دکتۆرە گەلاوێژ دەکەم کاک سۆران عومەر ئەو پشتگیری پێشنیاریوان دەکەم دکتۆر ڕێبوار کاک دیاری پێشنیاری ئەوانەی کە لای من پەسەند بووینە ناوی هەمووان دەخوێنمەوە بۆی نامەوێ بچمە ناو تەفاسیلی ئەوان گوتوانە و کاک شوان مامبەهجەت کاک سیپان و گولستان خان کە بۆ کەم ئەندامانی سروشتی ئەوانەی نەکرد کەم ئەندامی سەنگەر چونکە ئەمە بۆ پێشمەرگە و خانەوادەی سەربەرزی شەهیدان و پێشمەرگە بڵێن پەکەوتەوانی سەنگەر و ئاسایشەوانە لە مادەی یەکەم باسمان کردن ئیدی لە هەموو مادەکان ئەوانە پێویست ناکات بچینەوە ناو چونکە داوای بەخشینی ئەوانمان کردووە ئەوەی تریش بەنسبەت سوودمەند بوون لە بڵێن بەرگەی چوارەم ئەمن ئەگەر پێشمەرگە بم سوودمەند بووبووم پارچە زەویەکم لە حکوومەت وەرگرت بێت نەمتوانیوە بیکەمە خانوو یان هەر کارمەندێکی تر بم نەمتوانیە بیکەمە خانوو لەبەرەوەی وەزعی مادی من خراپ بووە ئێجا چیم کردووە فرۆشتومە چوومە لە کۆمەلگایەک پارچە زەویەکی تەجاوزم پێکڕیوە بۆ ئەوەی هەم بتوانم خانووەکە دروستکەم بەو پارەی ئەو پارچە زەویەی کە من وەرم گرتووە خانوویەک بۆ خۆم دروست بکەم چونکە ئەگەر حکوومەت هاوکاری مادی من نەکات ناتوانم بیکەم بە خانوو بۆیە ئەوانە سوودمان هەژمار نەکرێن و زۆر سپاس بەڕێزانن دامانی پەرلەمان دکتۆر کازم تۆ خۆت وتت با دکتۆر کاکسیبان قسە بکە بەخر من ناوی جەنابتم هێنا و تۆ لەبەرەوە نییە کە یعنی تەواو ڕێگە دەدەین بە کاک ڕزگار دوایی بە جەنابەت بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی سێ بڕگەی دوو دیارە باس لەوانەیە کە ئەو ڕێژەی کە دانرێ لە بۆ پارێزگاکان و قەزا و نەحیەکان بەڕاستی بە زۆری ێزانین ئێمە پێم پێشنیارەکەم بکرێتە نزبەوە کواڕێم کاکشوانیش باسی کرد لەبەرەوەی ئێستاکە بێ ڕچاوی باری دارایی خەڵک بکرێت و خەڵک ئێستا زۆر بێکارە ئەوانەیشی کە تەجاوزیان کردووە ئەتوانم بڵێم زۆربەی زۆریان خەڵکی کەم دەرامەتن من لێرەدا ئاڵێم باشە بۆچی ئێستا ئەم سیعریە لەسەر هاوڵاتی دابنرێ لە کاتێکە وەختێک زەوێکی کشت و کاڵی کەوا 100 بەدەست فەلاحێکەوە بێت
حکوومەتی هەرێمی کوردستان یا بڵێن وەزارەتی شارەوانی پرۆژەیەکی لەسەرەکە لە 100 قەرەبوویەوە هاوڵاتی هەکاتەوە. زەوەیەکی بڵێن تاپۆیەکی کشتتوکاڵی لە 112 قەرەبوویەوە هاوڵاتی هەکاتەوە. بەڕاستی ئەمە لێرە ئەبینین ئەمەی کە ئێستا ئەم یاسایە بەم نەوعەوە بێ من تەسەورەکەم لە جیاتی ئەوەی ئەو خان و تەجاوزانە تاپۆ بکرێن ئەبینرن کە ئەوە چۆڵ بکرێن. من پێشنیارەکەم ئەو کەسانەی کە سوودمەند نەبوونە لە 115 بە نسبە لیان وەرگیرێ لەبەرەوەی هەر باسی یەک شار بکەین لە شارێکە جیاوازی لە نێوان تەجاوزەکانە هەیە. تەجاوز هەیە لە ساڵی 90ەکان ئەو کاتە کردوێتی ئێستا شقامێکی گشتی بە تەنیشتاتی ئەپەڕێت بۆتە شوێنێکی تیجاری و زەویەکەی بەهایەکی باشی هەیە و زەوەیەکی تریش هەر لە عینی شارە بۆ نمونە من باسی کەلا بکەم باسی کوڵەجۆیەکان بکەم خەڵک یعنی لەناو قڕ و زەلکاوە ئاژی لەوێ لە شوێنێکی تریش با بڵێن باسی لای لیواکە بکەین لێ تەجاوز هەیە ئێستا زەویەکەی ڕەنگە 20 دەفتەر دۆلار بکە بەڵام لەناو کوڵەجۆیەکانە ڕەنگە 2 دەفتەر 3 دەفتەر دۆلار بکە ئەگەر بەم مەترە بێ ئەمانە یعنی بە یەک شێوە پارەیان لێوەرەگیرێ ئەگەر بە نسبە بێ ئەوە کاتە لەسەر بەهای زەویەکەیە بۆ پێشنیارەکەم بە نسبە بێ و نسبەکە لە 115 بێ بۆ کەسانی کە سوودمەند نەبوونە بۆ کەسانیشی کە سوودمەند بوونە لە 120 بێت لەبەر ئەوەی ئەوانش کە سوودمەند بوونە من ئێستا خۆم هاوڕێمەیە پێشمەرگەیە نەقیبە و کاتە لە 2000 لە ساڵی 2000 ئەگەر ساڵی 2000 زەوێکی وەرگردووە داوێتی بە 1000 دیناری سووسری یعنی ئێستاکە چۆتە تەجاوزێت ئەمە کەسوکاری شەید شارەزام لە هینان قانون بۆ عام دادەنرێ کاک ڕزگار قانون بۆ گشتی دادەن بۆ گشتی مەڵێ من ئاخیشتمەوەیە کە پشتگیری لە پێشنیارەکەی کاک بەڵێنەکەم و پشتگیری لە بەڵێنەی کاک شاخەوان و شینی خانەکەم بۆی کە سوکاری شەیدان و قوربانی ئەم وڵاتە ببەخشرێن لەو زۆر سپاس کاکتۆر کازم ئاخر کەسی فەرمونون بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکەی من تەنها ئەوەیە کە پشتگیری لە پێشنیازەکانی برای بەڕێزم کاکسی پانامێدیەکەم لە لیژنەی تایبەتمەند سەبارەت بە تەنها دوو ئیزافم هەیە سەبارەت بە یەکێک لە پێشنیازەکانەوەی کە سەرجەم ئەو پارەی کە لە بڕگەی دووەمی ئەم مادەیە مادەی سێمە باز دەکرێت ئەگەر نمونە یەک پارچە زەوی وەرگرین کە کەمترینیان لەم یاسایە باس کراوە 200 مەترە بە یەکێک لە نرخەکان ئەگەر 30,000 دینار بێ هەر مەترێک کۆی گشتیە کاتە 6 ملیۆن دینار کە من پێم وایە ئێمە باسی خەڵکی فەقیر و هەژارەکەین ممکن نییە فەقیر و هەژار بتوانێت بە یەک جار 6 ملیۆن دینار دەفع بکە بۆیە پێشنیازیەوەمان کردووە کە بۆیان بکرێ بە قستی مانگانە بۆ ماوەی 12 مانگ ئەمە بەدەر لەوەی کە ئەو فیئانەی باس کراوە بە تایبەت کەسانی خاوەن پێداویستی تایبەت و کەسوکاری شەیدان و ئەنفال کراوان و پێشمەرگە بە تایبەت ئەوانەی کە بۆ نمونە کەسانی خاوەن پێداویستی تایبەتن ئێستا تەنها هاوکاریەکی 120,000 دیناری وەرەگرن لەبەرەوە نەک 12 مانگ 12 ساڵیشیان بدەیتێ ئەوان ناتوانن ئەو 6 ملیۆن دینارە بە نمونە دەفع بکەن لەبەرەوە پێشنیازمان کردووە کە ئەم چینانە لەو بڕەپارەی کە لە بڕگەی دووەمی مادەی سێمە باس کراوە ببەخشرێن و زۆر سپاس زۆر سپاس بەڕێزان لیژنە تایبەتمەندەکان پێش ئەو ئێوە جواب بدەنەوە با دەرفەت بدەین بە وەزیری تایبەتمەند بەڕێز وەزیری شارەوانی چەند پرسیارێک زۆر ئەساسیە کە ڕوبەڕووی ئێمە کرایەوە لە ڕێگەی ئێمەوە لەگەڵ جەنابتانە دەمانەوێت وەڵامەکەی وەرگرین سەبارەت بە لێخۆشبوون لە کەسوکاری شەهیدان و پێشمەرگە و هێزەکانی ئاسایشی ناوخۆ و کەمەندامان و پێشمەرگە دێرینەکان ئەوە پرسیارێکی ئەساسیە دوو ئایا پێی سێمە بڕگەیەک دابنین سەبارەت بە شێوازی دروستکردنی لیژنەی خەمڵاندن یان ئەو لیژنانەی کە لە شارەوانیەکان هەن بەم ئەرکە هەڵەسن سێ کە ئەمەش مەسەلەیەکی ئەساسیە ئایا ژمارە یان با بڵێن ڕقم دابنین بۆ نرخەکان یان نسبە دابنین چوار ئایا بۆ شوێنکارەکان پێشنیازی جەنابتان چییە و شەش
5 ئەو لیژنەی لە مادەی سێم پێکاتوە ئایا ڕاستپاردە دەکا بۆ شارەوانی دوای ئەوەی لە مەرجەکانە کۆڵێتەوە ڕاستپاردە دەکا و شارەوانی حەقی ڕەفز و حەقی قبوڵی هەیە یان ئەم لیژنەیە خۆی یەکلای یەکاتەوە داواکاریەک قبوڵە یا قبوڵ نییە و هەر پتێبینێکی تریش کە بەڕێستان هەتانە و پرسیاری بەڕێزان ئەندامانی پەرلەمانە داوا دەکەین ڕوونکردنەوەمان بدەنێ. شوێنکار کاک ساسان بەڕێز وەزیری شارەوانی شوێنکار مەسەلەن لە گەڕەکێکە هەمووی تەجاوزە بەڵام چەند دوکانێکیشی تێدایە چەند دوکانێکیش هەر بە تەجاوز دروستکراون و هەر پرسیارێکی تریش کە بەڕێزان ئەندامانی پەرلەمان کردویانە و لای جەنابتان تەسجیل بووە وەڵام دەنەوە سوپاستانەکەین دواتریش دەرفەت دەدەین بە بەڕێز وەزیری هەرێم چونکە بەڕێزیان داوای کردووە ئەویش دەیەوێت قسە بکە فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان سەبارەت بەو پرسیارانە پێشەوەی جوابی پرسیارەکان بدەمەوە وەکو هەندێک بەڕێز کە پرسیارەکانیان دەکرد جارێ هەر خۆی تەجاوز یا زیادەڕۆیی ئەوە دژی یاسایە و دژی ماستەر پلان و نەخشەی بنەڕەتی شارەکانە و تێکدانی ئەو نەخشە بنەڕەتیانەیە کە دانراوە. بۆیە بۆ ئەوەی جارێکی تر ئەوە بهێندرێتەوە ناو ماستەر پلان و بگونجێنرێتەوە لەگەر نەخشەی بنەڕەتی پێویستی بە ڕێکاری ئەندازیاری و پێویستی بە ڕێکاری تر هەیە و هەندێک شت لەو بابەتە دەبنە ڕێگر کە لە تەفاسیلەکان باسی دەکەین و ئەو شوێنانە پێم وابی کە ئێمە پێشنیازەکانمان لەسەر پرۆژەکەی پەرلەمان داوەتەوە مەبەستمان لە بەخاوەنکردنی ئەو شوێنانەنە کە بۆ نیشتەجێ دەگونجێن نەوەک شوێنی تیجاری یاخود شوێنی سناعی تەنها ئەو شوێنانەی کە دەبنە شوێنی نیشتەجێکردن. سەبارەت بە لێخۆشبوون لە شەهیدان و کەم ئەندامان و پێشمەرگە و هەموو ئەو چین و توێژانەی کە ئێوەی بەڕێز ناوتان هینان پێم وایە ئەرکەکە زیاتر لە سەرشانی ئێوەیە تەخمینی ئەو بابەتە بکەن بەڵام پێم وایە بابەتی ئەوە ڕێی شەخصی خۆمە پێم وایە مقدەسترین شتەکانی کوردستان کە شەهیدان و بنەماڵەی شەهیدانن لەگەر پێشمەرگە کە سیمبولی بەرگریکردنە لە کوردستان نەیهێنینە ناو پرۆژە یاسایەک کە باز لە تەجاوز دەکا. ئەوە لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ تەجروبەی هەرێمی کوردستان و لە بۆ داهاتووی ئەو تەجروبەیە پێم وایە دەبیتە کەم و کورتیەک کە مێژوو لەسەری محاسەبەمان دەکا بڕیاریش لە بۆ خۆتانە بەڵام ئەوە ڕەئی منە و دەکرێت هەر وەکو هەتاکو ئێستا کرایە کە بنەماڵەی شەهیدان خزمەت گوزاری زۆر باشیان پێشکەش کرایە لە دابینکردنی زەوی خانوویان بۆ دروستکرایە گەڕەکیان بۆ دروستکرایە منداڵەکانیان بەخشراین لە خوێندن و ئەو شەهیدانەی کە هەتاکو ئێستا ئەو خزمەتانەشیان پێنەگەیە ئەمن دڵنیام لە دڵسۆزی پەرلەمانی کوردستان دڵنیام لە دڵسۆزیەت و جدیەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە خزمەتکردنی بنەماڵەی شەهیدان و دڵنیام لە دڵسۆزی هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان کە لێ ناگەڕێن بنەماڵەی سەربەرزی شەهیدان لە بارودۆخێکدا بمێنێنەوە کە شایانی وان نەبی و بە هەمان شێوە بە نسبەت پێشمەرگە و هەموو چین و توێژەکانی تریش دوا بڕیاریش لای خۆتانە. سەبارەت بە ئەو لیژنانەی کە هەن بۆ خەمڵاندن ئێمە تاکید لەوە دەکەینەوە ئەو لیژنانە هەن و هەتاکو ئێستا کارەکانیان بە شێوەیەکی یاسایی کردووە و شارەزانە و خەڵکی مخەمینی وان کە دەتوانن نرخەکان دیاری بکەن و کردیتی هەتاکوستاش کردیتیان و سەرکەوتوو بوونە لەو کارانەیان و بە درێژایی چەندین ساڵ ئەوە کارەکانیان